وەختتان وەخێر ومیدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. سەرەتای ئەم دیبەیتە من کۆپلەیەک لە گۆرانیەک وەکو چۆن بیرەوەریە گشتی بێت، وەکو چۆن مەسیرێک لە ژیان بێت کە کۆمەڵێک لە خەڵکی ئێمە خۆیان تێن پەڕاندەگە یان دیگیانە بیستگیانەوە بەرچاویان کەوتگە لێدەم. من کارم هەست بەم تیکە بیرەوەریە کەیفیەتەکەی خراوە لەبەر خاتری ئەوەی کە ئەم کۆپلە گۆرانیە عەلی زەندی وتکێسی وەختی خۆی لە شارە سنە وتکێسی جێگەیان تەنگە و زاهرەن وانە ئاواگیەکە بۆ خاترەوەی نەگیرێن کەیفیەتە فیلمبەرداری باش نییە، بەڵام ئومیدوارم کە پەیامەکە بگەێنێ و من هەدەفم هەست لە بڵاوکردنەوەی ئەم چەند کۆپلە گۆرانیە. خب خەریکە ڕەوەندێ بەحسەکە لە دەورانێک کە ئەمانە ئاوێتەیە مەسائلێک بووگن شەڕیان کردگە بەم کەژوکێوە ئاوارە بووگن زەمین دۆشەک بووگەوە ئاسمان لێف. خەریکە باسیەکات حەسرەتە ئەو دەورانانە ئەخوات و پەنا ئەواتۆ بۆ جەیرانەکان بیرە خۆم هەر شەو لە لایەک هەوارگیرە خۆم یا منزڵگیرە خۆم. خەریکە نەقڵە دەورانێکە کار لە دەورانە ئەنچێ کە پێی ئێژن شۆڕش. دەوران متاخر دەهەیە هەشتاد ئاغای عەلی زەندی خەریکە ئەوایلە پارادایم شیفتە 57 وە بیر تێرێتۆ وەزاهرەن ئەم کلیپە لە دەهەیە هەفتادە ئێرانی و لە هەفتاکانە هجریە شەمسی گیریاگە کۆمەڵێکی لە دەورە خۆی جەم کردگە و بیرەوەری و بیرە خۆیان تێرنەوە. هەرچۆن مارسەل پرۆست لە بەشوێن گەڕانە کاتە لە دەستچووەکانە مراجعەکە لەبەرەوەی ئینسان بە گوێرەیە زەمەنی دەستکاریە بیرەوەریەکانیشی دەکات. لەبەرەوەی بیرەوەریەکان نەفەوتێن و بیری بێتۆ کە کێ بوو بە چه قۆناغێکا تێپەڕی بە کوێگەیی و کۆمەڵێکی فرە و فراوان پرسیار لە مێشکی بوو. کە ئێمە قارەمانێتیمان کرد، ئێمە خوێنمان دا، ئێمە کوژیاین، ئێمە کوشتمان، ئێمە هەر بەهایێک کە ئەبوایە بۆ هەدەفێک بوومان دامان بەڵام بۆ نەگەین. پرسیارەکە هەدەفمانەوە کۆنەپەرستی لە دەست بین لە بینی بەرین یەک دڵ یەک جوان بووین بە پایتەخت شارە سنەگیان، بەڵام شارە سنەگیان نەبوو بە پایتەخت. ئێمە بەهایەکی فرەماندا بەڵام نەبووین
بنمونە لە جەهانە. داخم هەر ئەڕۆین هەر پێ ناگەین. خەڵکە ئێمە وەختە بیرەوەریەکانە خۆی بە بیر تێرێتۆ ئەیکات بە بیرەوەری و نەقلیەکا لە مەجالس مەجالەوە گۆ هاتنی هەس و خۆ دەرئەبڕێت یا ئەیکا بە گۆرانی دوای ئەوەی کە شەرح بیرەوەریەکانە خۆی ئەکا ناگەهان پرسیارێک تێتە ناوە مێشکی و لە خۆی ئەپرسێ ئەوە بوو هەر ئەڕۆین و هەر پێ ناگەین. ئاواتمان ئەوە بوو کۆنەپەرستی لە بین بووین، ئاواتمان ئەوە بوو وەکو ئەڵماسێک بەم دنیا بدرەوشینەوە، بۆ خاتری سەرما و سۆڵەمان تەحمل کرد، بۆ خاتری دووری ئەزیزانمان تەحمل کرد، بۆ خاتری شەڕ و دەست بە یەخەبوون و خەوف و ترس و مەرگمان تەحمل کرد. چی بەها بوو؟ ئێمە دامان کەممان نەکرد، بەڵام بۆ پێ نەگەین. من تایتڵێکم بۆ ئەم دیبەیتە هەڵبژاردگە کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا کە تازەتەرینیان ئەوانن من پێتانێژم. یەک کەجەکە وابەستەوە پێکاکە بەیاننامەیەکی دادەر و وتی بزوتنەوەی کوردستان بزوتنەوەی حوسەینی محەڕەمی بووگە. تەبیعەتەن بێژگە لە بڕێ پرتەوبۆڵە هیچ مەقامێکی ڕەسمیتان نەدی لە بەرامبەرە ئەمە مەوزع بگرێ، هیچ سازمان و حیزب سیاسیەکتان نەدی لە بەرامبەرە ئەمە مەوزع بگرێ، حتا ئێوە نەتاندی پارتە دموکرات کوردستان باتە ناو دەمیان بێژە من کوردایەتی بازم غەڵەتە کرد، کوا بزوتنەوەی کوردستان محەڕەمی حوسەینی بووگە. ئێوە شاهد بوون شانۆگەریەک لە لۆزان کریا لە باتڵبوونەوەی پەیمانە لۆزانە دوای 100 ساڵ، و ئەم شانۆگەریە پەکەکە بەڕێوەبەرە سەرەکی ئەم داستانە بوو و عیدەیەکی تریان تحتە ناوە کوردانە چوار پارچە لە دەورە خوا کۆ کردبوو. کەس لە خۆی نەپرسی من و بۆ واماگرا چی ئەکەم لەگرا. وەختە ئێمە تووشە ژەڵەژانیە مێشکەوین، هەرچی شتە بۆمان ئەوێت و ئەلمانە زاهری. من بۆ مسلمانم چۆن مسلمانم ئەگەر تۆزی ڕیشدانێم، ئەگەر بڕۆمە مزگەوت، ئەگەر سەرفترە بدەم، ئەگەر ڕۆژک بگرم مسلمانم. من چۆن کوردم ئەگەر دەسێ جلوبەرگە کوردی لەبەرکەم، ئەگەر تەسبێحێ وە دەستگرم، ئەگەر جامانێ بوەسم من کوردم. من چۆن ڕووناک بیرم ئەگەر سەر و شێوازێ بۆ خۆم دروستکەم، ڕیشێ سمێڵێ بۆ خۆم دانێم پرچێ شۆڕۆ بکەمەوە، ئەگەر هەر لە خۆی وە ناوە جۆرا و جۆرە مفەکرینە ڕۆژ ئاوایی بێتە سەرزوانم و من ڕووناک بیرم. ئەم جۆرە لە ڕووکەشبوونە و بە ئاسانی دۆزینەوە لە هەموو دیاردەیەکی ژیانی ئێمە خۆی نواند. تەنانەت ئێمە نەگەین بە تەناقوزێک کە ئەمەی کە ئێمە بە چاوە کەلەیە سەر ئەیبینین ئەتوانێ ناڕاست بێت، ئەتوانێ ئەوە نەبێت، تا ئێمە شەکی تیا بکەین. من لە ناو ئەم دیبەیتە و لە سەردێڕەکەیە کلید واژەیەکم دانیاگە.
بناو كردايتي بيناوروك كردايتي بيناوروك يعني كردايتي كنهون رياقصو بلام مدعي هس وكو بارتي ديمقراطي كردستاني عراق وكو يكتين اجتماعية كردستاني عراق وكو حزب ديمقراطي كردستاني إيران وكو بككة وكو كوملا بهمو بالكاني لكردستان إيران بتعبير خويا كردستان إيران وكردستان عراق وكردستان تركيا نبع أدبيات إيمان كردایەتی بێناوەڕۆک تۆ ئەواتە لۆزان تۆ لە خۆت ناپرسی من لە لۆزان چی یەکەم دەی پەیماننامەی لۆزان خۆی تەواو بوو 100 ساڵە من حیچێکم نەکردگە یعنی ئیستە ئێمە هاتکین بێژین لۆزان محکومەکەین چون لۆزان خەریکە دەوڵەتە عێراق دروسەکە لۆزان خەریکە یاڵەتە مووسڵ ئەچەسپێنێ بە عێراق دەیستە تەواو بوو یعنی چی یعنی ئەوەی کە یاڵەتە مووسڵ خێنەوە سەر تورکیە تۆ بۆ چوویتە ئەوێ دوای 100 ساڵ کێ ئەدواتە ئەوێ چیت هەست بۆ وتن تۆ کە کوردایەتی بێناوەڕۆکت هەست تۆ کە شۆڕشت جددی نازانیت پێت وایە بە خۆنواندنی کیناوە فەیسبووکی و ئەنلاینی لە ڕێپێوانێکا لە شارێکی ئوروپایی کوردایەتیت کردگە و مبارزەت کردگە تۆ بۆ ئەم فەزا ئەژڵەژینیت تا ئەگەینە سەرە فەرمایشاتە مەلا بەختیار دەرکەوتنە مەلا بەختیار لە قەبارەی ڕابەر تێپەڕاندنە قەیران من گەرەکمە چاوێ بەمە بەخشێنم و بە یارانە ئاخێز و ئاخێزیان بێژم و بە خەڵکە ئەم سەرزەمینە بێژم ئەی بوو ئیراداتە ئێمە چییە بۆ بە قەوڵ عەلی زەندی هەر ئەڕۆین و هەر پێناگەین هەر ئێژین و هەر تێناگەین دێخۆ ئێمە هەرچی کارە کردمان دێخۆ ئێمە لە گیان خۆشمان گوزەشتین دەیخۆ ئێمە هەم مەرگمان بە پێکەنین گرت بۆ خۆمان و هەم بۆ بەرامبەرەکەمان کە شەڕمان لەگەڵیا کرد و بەهای مەرگیشماندا پێیان ئەمە کێ ئێژیتی ئەمە ئینسانێکی سادە و ساکار ئێژیتی کە لە دوای متمانەکردنە ئەڕواتە ناوە هەر جەریانێک بەڵام ئێستا بۆ ئێمە واینە دەورانێکە متمانە نەماگە بۆ واینە دەورانێکە کە ئەبوایە هەرێمە کوردستان عێراق کورتترین بەش ئەم جەریانە بوایە هەرێمە کوردستانە عێراق خەڵکەکەی بەعام لە چمکە کورد قێزی هەڵەشێوێتەوە خەڵکەکەی ناوە کوردایەتی بێری پەلامارادا کەلامی بێت عەقڵی بێت دەستی بێ بۆ پەلامارادا یەکەمین هەڵەکە لە ئەستۆیە سەرکردە دەستکردەکانە ڕووناک بیرە دەستکردەکانە ئەوەسە کە ئێمە لەگەڵ دیاردەکانە دنیای ئەمڕۆمانە لە دنیای ئەمڕۆ ناکۆڕینەوە ئێمە پێمان وایە ئیسلامی سەلەفی لە هەرێمە کوردستانە عێراقا مەحسوڵە ئیبن تەیمیەس مەحسوڵە سەلەفە ساڵحە مەحسوڵە مەتنە ئیسلامە لە کاتێکە ئیسلامە سەلەفی دیاردەیە ئیمڕۆژیە دیاردەیە مۆدەرنیتەس ناوێ بگەڕیتەوە دەورانم پێغەمبەر ئیسلام ناوێ بگەڕیتەوە سەرە سرفەن مەتنە ئیسلام تۆ دەبێ بگەڕیتەوە سەرەوەی کە چه زەرورەتێک ئیدەیەک دروست ئەکا تا بە ڕەوایەتە ئیسلام کێ دروسیان ئەکا تا بە تەفسیرێکی جیاوازە لە ئیسلام نواندنی لە خۆ بکەن سەلەفیزم دیاردەیەکی تازەست دیاردەیەکی مۆدەرنە لە دەورانە 5G هاتکە لە عەسرە شارە ئوردوگاییەکان هاتکە بە خێڵە حەشیمەتە بێ پەیوەندی لەگەڵ یەکتریە
لە دەوڵانە دەوڵەت میلەت هاتکە دیاردەیەکی تری ئێمە ئەوەسە کە ئێمە کریاگین بە قەوم کریاگین بە بوونەوەرێکی تەبیعی نژادی بەناو کورد گوت دیاردەیە سوارە بەم قەومە کوردە دیاردەیە بێ ئستەیتیە بێ دەوڵەت ملەتی کەی عێراق بوو بە دەوڵەت 1920 کەی سووریە بوو بە دەوڵەت 1920 کەی ئەردەن بوو بە دەوڵەت 1920 کەی سەعودی عەرەبیە عەرەبستانە سەعودی بوو بە دەوڵەت کەی کوێیت بوو بە دەوڵەت کەی ئێران بوو بە دەوڵەت کەی تورکیە بوو بە دەوڵەت 100 ساڵ لەوبەر ئەی بۆ ئێمە ئەم دیاردەیەی وا من ئیمڕۆ نێسم بەجێ ئەوەی کە بڕۆمەوە 100 ساڵ لەمەوبەر ئەڕۆمەوە 2500 ساڵ لەوبەر بۆ ئەڕۆم بە شوێنە ئینقلابە گۆئەماتە ئەگەڕێم بۆ ئەڕۆم بە شوێنە کوورۆش ئەگەڕێم دیاکۆ ئەگەڕێم من ئیمڕۆ بەم دیاردە تازەیە تووشی ئەم قەیرانە بووگم من هەر لە سەروبەندی ئەم دیاردە تازەیە زانیم قەومە کوردم کێ ئێمە ئەواتۆ و پێمان ئێژێ ئێمە 2500 ساڵە بێدەوڵەتین کاکە خوێندنەوەی خومینی پێویست بە خوێندنەوەی شیعەیە غولات ناکات پێویست بە حەجەت الوداع و قەدیر غم ناکات پێویستە بە زانینە عەلامەیە مەجلیسی و کولەینی ناکات پێویستە بە گەڕانەوە لە ئەبوو موسلمە خوراسانی تا شێخ حەیدەرە سەفەوی ناکات خومینی دیاردەیە جەدیدە خومینی لە دەوڵەت ملەتە ئێرانی هاتکەسە دەرەوە خومینی بە ئەبزارە جەدید ئەتوانێ ڕەهبەری بگرێ خومینی کێس کێ خومینی دروزەکە من بۆ دەرکە خومینی پێویست ناکە بڕۆمەوە سەردەمە قەدیر و خۆم چۆنە تەمامە ئەم اتفاقاتە تاریخیە ناگەهەن لە 100 ساڵ ڕابردووە هەموویان نمود پێیاکەوە بێ بە دەرد لە گیانە ئێمە بە مثالێک بەم لە یەکتری تێبگەین ئەوەی پێی وایە کوردایەتی بە سەید ڕەزا دەست پێیەکە بە عوبەیدوڵڵاه نەحری دەست پێیەکە خەریکە تۆ ئەخەڵەتێنی لەبەر ئەوەی ئەگەر سەید ڕەزایەک ئاتاتورکێک پەلاماری نەدا سەید ڕەزایەک نییە یعنی چی ئەم قسە منەیکەم یعنی ئەمەی کە بەر لەوەی ئاتاتورکێک بە وجود بێت بیرۆکەیەکی ناوەڕۆکدار بە ناوە کورد و کوردایەتی موجود نیە تا ئەم سەی ڕەزا ئەحیانەن دەسی پێوە گرتوێت و لەسەر ئەم بیرۆکە بیستوێتی بڕوا ئەستەمبوڵ بگرێت پەی بەیداخێک دابنێ و بڵێ ئەگرا وڵاتە کوردانە دەوڵەت یعنی ئاتاتورک گەرەکێ دەوڵەتە تورکیە دابنێ سەی ڕەزا نەیگەرەکە دەسەڵاتە خۆی بدات نەیگەرەکە بڕواتە ژێرە قانون نەیگەرەکە لە پرۆسەی ملەت سازیا بێت تەکێ هەز خانەقای هەز بۆ خۆی سەی ڕەزا بۆ ئێمە ئەوەی تۆ قەهرەمانە ناسیۆنالیزمە کورد هەورامی واتەنی جەبێ کەسی وێم تۆم کردن بە کەس نە بە کەس شیاوی نە بە نیمە کەس من ئەمانەی کە ئێشمی مهمە کە پێیتان بڵێم بۆ خاتری ئەوەی کە مەلا بەختیار ئێژێ قەیرانەکانە ئەمڕۆیە یەکێتی قەیرانەکانە 8 تەمووز قەیرانێکی مێژووین ئەگەڕێتەوە ساڵەکانە 75 76 78 ئەگەڕێتەوە سەر دروستکردنە
و بوژاندنەوەی شۆڕشم مەبدەئی مارکسیستی لێنینیستی بەناوە کۆمەڵەی ڕێژدەران ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە پەیڕەوە ناوخۆی نییە یەکێتیە نیشتمانی، ئەساسنامەی نییە یەکێتیە نیشتمانی. ئێمە چۆن تەلفیق بووگینە سەناوە یەکێتیە نیشتمانی؟ مێژوویە بەحسەکە ناڕۆمە سەری. ئای مەلا بەختیار ئێژێت یەکێتی حیزب نییە، نیمچە بەرەیش نییە، یەکێتی مەوجودێکە خۆشمان نازانین چییە. وایژێ یعنی ئەم تیکەی ئاخرە من وتم تۆ ئستنباتە لە کەلامی ئەەکەی. چۆن مەلا بەختیار بۆ دەرکە قەیرانە ناوی یەکێتی ئەگەڕێتەوە هەفتاکان، ناگەڕێتەوە دەورانە دیاکۆنۆف، ناگەڕێتەوە دەورانە دیاکۆنۆف. بەڵام چۆن ئێوە لەگەڵ پەدیدەیە مۆدێرنە دەوڵەت میلەتە کە کوردەوە قەومی کریاگ نێسی ئەگەڕێنەوە بن تاریخ ئێژین هەزاران ساڵە کورد بندەسە کێم کارەکە لەبەر ئەوەی کە قەت زوان نەتوانێ بڵێ بۆ وامان پێات. ئێمە بەدەسە کێ خەریکین ئەناڵین؟ دوژمنە ئێمە ڕواڵەتی چۆنە؟ کێ دوژمنە ئێمەس؟ آخر کابرا ئەڕواتە لۆزان ڕێپێوان ئەکات ئەژێ کوردستان چوار پارچەکە هەر چوار دەوڵەتەکە دوژمنینی. دەوڵەتە عێراق ئەگەر دوژمنە کوردە چۆن جەلالە تاڵەبانی نەوشیروان مستەفا و چۆن مەسعود بارزانی ساڵە 2003 ئەڕۆنۆ و بنیاد عێراق تازە دائنین؟ چۆن ئەگەر دەوڵەتە عێراق دوژمنی ئێمەست؟ چۆن ئەگەر دەوڵەتە عێراق داگیرکەرە ئێمە خۆمان دەوڵەتە عێراقمان دانیاگە؟ ئێمە خۆمان چۆن خۆمان داگیرەکەین؟ بۆ کەسێم سوالە لە خۆی ناکە. ئەزانن بۆ لەبەرەوەی کوردایەتیکی بێناوەڕۆکیان بە ئێوە داگە و ئێوە ئیشی لە خۆتان پرسن کێ ئەم کوردایەتیە بێناوەڕۆکەی بە ئێمەدا؟ ئەزانن بۆ کەس ورتەی لێوە نەهات وەختی پەکەکە وتی بزوتنەوەی کورد بزوتنەوەیە کەربەلای محەڕەمیە. ئەزانن بۆ کەس دەنگی دەرنەهات وتی حوسەینی محەڕەمیە. ئەزانن بۆ ڕووی دەمم لەوانە سەکە بە خۆیان ئێژن ئاکادەمیسیەنە کورد، ڕووی دەمە من لەوانە سەکە بە خۆیان ئێژن ڕووناکبیرە کورد، ڕووی دەمە من لەوانە سەکە خۆیان بە ئەندامە بەرجەستەی ڕەهبەرایەتیە حیزب بەناو کوردی ئەزانن. ئەزانی بۆ ئەو پەکەکە ئەو قسەیە کرد و تۆ نەتوانی بێژی پەکەکە غەڵەتە کرد؟ ئەزانی بۆ نەزانی؟ چون ناتوانی قسەی وا بکەی پەکەکە داتە ناوت دەمت. بۆ پەکەکە داتە ناوت دەمت؟ بۆ خاتریەوەی پەکەکە تێ ئێژی ئیسلام هات ئێمەی داگیر کرد، بەڵام ئێمەی کورد نەچوینە ژێرەبارەی ئیسلام. هەرو تعریفەی وا لە شعوبیەیە ئێرانی تێرنی لە کوردبازیەکەی شاتێرنی. ئێمە نەڕووینە ژێرەبارە خەلیفەی موسڵمانان. دەرنەتیجەی یەکەم شۆڕشەکانە لە بەرامبەر ئیسلام ئێمە دەستمان پێ کرد. قیامە ئەبوو موسلمە خوراسانیە کورد، قیامە بابەکە خوڕەمدین، ئەمانە قیامە ئەلەویەکانە زاگرۆسن. هەرتۆ ئەوێنی کەلەمەیە زاگرۆسی گرتگە پەکەکە بەکاریەوە کەلەمەیە زاگرۆسە دەوڵەتە ئێرانیە. ئەگەر کەلەمەیە عەلەویان بەکارەبات مەفهومە دەوڵەتە ئێرانیە. لە بابەکە خوڕەمدینتەوە تا قیامە سەربەدارانە سەبزەوار و شەیخ حەسەنە جووری، تا بابا خۆشەینە لۆڕستان و تا بەهلوول مایی و تا سوڵتان سەحاق و ئیسحاق بەرزەنجی لە هەورامانە، تا قیامە شێخ جونەید و تا قیامە حەیدەرە کوڕە جونەید و تا قیامە ئیسماعیل کوڕە حەیدەر و سەفەویە، تا حاجی بەکتاش ئوغڵو
تا قوشتی ئوغڵ تا بزوتنەوەی حروفیە قەرمەتیە ئەمانە بەناوە مقاومەتە کورد لە بەرامبەرە ئیسلامە بێژریاگن و ئێوە ئەو تاریختانە بانگەواز کرد. ئێوە وتان تاریخ هەر ئەمەسە و ئەمە حەقیقەتە و ئەمە واسە و جواوتان نەداوە. ئێوە باوەڕتان بە سەلجوقی بوو، باوەڕتان بە قاجاریە بوو، باوەڕتان بە ئالەبوویە بوو، تاهریان بوو، باوەڕتان بە تەمام ئەمانە بوو، بەڵام هیچ شەواهەدێکتان نەدا دەرەوە. تەمام ئەمانەی کە من وتم و ئێوە بە عنوانە تاریخە کورد باستان کرد، پەکەکە ئەگەینی بەو جێگە بە تۆ بێژێت تەمام بزوتنەوەی کورد بزوتنەوەی محەڕەمی حوسێنیە. سەزانیتان بۆ خەفە بوو گندەمتان بۆ ناکریتۆ، چون وەختی تۆ باوکە ناسیۆنالیزمە کوردە شێ سەعیدە پیران بێ، پەکەکە ڕازەکە قیامە عەلەویانە، قیامە حروفیەس، قيام صفوياس، قيام تشيع بر عليه جهان اسلام. تو تكي كس نزاني داني السليماني اوينيت لدوران متأخرة اقل لبرانبر استعمار بريطانيا اويسن يك جريان بقطعية تواو لبرانبر اويسيت تمام جريانات التركي خانة قايدة يدن كزبر جسيناكاتو. سؤال أمسه لادي شدلة وطريقة النقشبندية لشدلة لسر الدس عبد الكريم الشدلة تبديل أوي بقيام تا دولة إيراني بوتي بواتنا وحلقية قيام علويان چون عبد الكريم الشدلة نقشبندية باطلقة، بەڵام نەقشبەندیە لەگەڵ بریتانیا ئەکەوێتە گەڕ تا تەکفیر عەبدولکەریم شەدەڵە بکەن، تا تەکفیرە حەقەکان بکەن. بەڵام ئێستا مەسعود بارزانی لە ژێرە ناوە نەقشبەندیە دووبارە خەریکە فویتەیەکاتەوە. بۆیە مەسعود بارزانی جورئەت ناکە بەکەکە بێژێت و غەڵەتە کرد. ئەمە نهزەتی حوسێنی کەربەلایی نییە. ناتوانێ قسەی وا بکە. کەسێک دیاردەیە دەورانە مۆدەرنیتە یا بە قەوڵە ئێوە ئەولەمە لە دەورانە ئەولەمە بەڕەسی ناکات. کاکە تەمامەم قیامانەی کە من ئیدعام کرد بە تاریخ میلادیە دەست کرد ئەم جعلیاتە ناگاتە قەرنە چواردە. جالبە ئێمە لە قەرنە چواردەوە قیامەکەین لەسەر قیام دەبەرامبەرە کیشایەکەی نازانین. تا ئەگەینە ئەم اتفاقاتانەی کە من پێتانێژم کەواتە تو زەهنیەتێکی ژەڵەژیاگت بۆ دروستەکەن. ناتوانێت بخوێنیت و چۆن شێخ ڕزا ئینسان محتەرەمێکە من ئێشی احترامی بۆ دابنیم باوکە ناسیۆنالیزمە کوردە. کێ خەریکەم کارەکە؟ کێس کە خەریکە دیاردەیە مۆدەرن بە دەورانە مۆدەرن جواو نهاتۆ؟ بۆ کەسێ لە خۆی ناپرسێت چاپخانەی بەهائیە لە میسر لأواسط قرن 19 أحمد السبري كردي والزكي الكردي دو بناو كرد بهائي كوملك كتيب تازة چاپ اكن بپول بهائي كان بچاپ خاني بهائي كان زماني كفرفر گرانه چاپ ئەمان شەرەفنامەمان بۆ چاپەکەن
تابەر لە چاپە ئەمان کەس شەرەفنامە ناناسێت. بۆیە لە دەهەیەش لە شەستەکانەوە ئاغای هەژار شەرەفنامەیەشی بکات و سۆرانی تا خەڵک لێی تێبکە. جالبە تاریخێکە 700 ساڵە 600 ساڵە نووسراگە یەک کورد نایناسێ، دوو بەهایی بەناوە کورد بە چاپخانەی بەهایی لە مسرا بۆتی چاپەکە. هەر ئەم بەهاییانە کتێوە ئیبن تەیمیە بۆ یەکەم جار لە جەهانی ئیسلامە چاپەکە. دوو کەسی ناژێم ئیبن تەیمیە حەڕانیتانە لەکوێ هاورد. کەسی ناپرسێ ئەڕواتۆ شوێنە سەلەفیزم ئەسەدرە ئیسلام و وەقایع سەدرە ئیسلام. نایژێ ئەگەر چاپخانە نەوایە کێ ئیبن تەیمیەی ئەناسی. نایژێ ئەگەر مکەبیرە و مزگەوت و ئەنباش نەبوایە و شەوە تەلەڤیزیۆنی نەبوایە سەلەفی چۆن دروستەوە؟ جواب ناداتەوە، تەبیعەتەن جواب ناداتەوە. ئەو گەرە کێسی حەتا ئەکرێت هەرچی پەدیدەست مەسخەرەی کە کەس تەکان نەخوایێتە، بێژی کورد پێکەنێت، بێژی شەرافەت پێبکەنێ، بێژی قارەمانەتی پێبکەنێ. بێژی ئەخلاق پێبکەنی، بە هەرچی شتە پێبکەنی. هەرچێکی بۆ جددی نەبێ لەم دنیا. مەلا بەختیار دوو حەڵقەی داگەسە دەرەوە. ئەم دوو حەڵقە شتێک ئەنوێنێت. مەلا بەختیار حەقی خۆی سێمکارە بکات و ئیتفاقاً نیشان ئەدات کە مشت و مەڕە دەسەڵات شتە جددیەکە و ئافرینی گەرەکە بە مەلا بەختیار. بەڵام با ئێوە تێبگەن بزانن ئێوە لەگەڵ چیا تەرەفن، کوردایەتی بێ ناوەڕۆک. تێمە سەر ئەوەی کە مەلا بەختیار چیەژێت بڕێ لە قسەکانە مەلا بەختیار لە بەشە دووە قسەکانی لە ئاخرا لێبەم. ئەمە مێژووی ئێمەیە. تو من پێشمەرگەی کێو مێژووە ئەزانم، بۆ ئێستا شانازیەکەم پێشمەرگەی کێو مێژووەم. چاویشم لە هەڵەکانی نەپۆشیوە، ناشی پۆشم. چاو نەپۆشین لە هەڵە بۆ ئەوەیە هەڵە دووبارە نەبێتەوە، بۆ ئەوەی نەوەی تازە دووچاری کێش بە کێش نەبێت. کۆتایی قسەکانم بەوە هێنم ئەگەر هەبێ پێی وایە ئێمە دەست بەرداری ئەم مێژووە بین ئەوە خەیاڵی خاوە. سەدان و هەزارانی وەکو من دەست بەرداری ئەم مێژووە نابن. مێژوویەک خۆمان دروستمان کردووە، هەزاران قوربانی تیا دراوە. کارکتەرە ڕئیسیەکانی قارەمان ڕئیسەکانی شەیدەکانمان و کێلەکانیان شایەتە، پێشمەرگە بەرینیارەکانیان و قاچ و دەستیان شایەتە، زندانە سیاسیەکانمان و باری دەروری ئێستایان شایەتە، کە سوکاری گیراویانن بە ساڵەهای ساڵ لە زندان بوون ئەوان شایەتن. بچن تحقیق بکەن لە کەسوکاری گیراوەکانمان لە 76 و 77 و 78 بچن لە پێشمەرگە دێرینەکان تحقیق بکەن، ئەوانەی دانەبڕانەوەی داش بڕاون بزانزان بە چێت ڕەنج و فیدایەک ئەم شۆرشە بووە بەم شۆرشە کە ئێستا یادی 47 ساڵەیەکەن. هەروە بە ئاسانی هەیە پتاقەی بۆ دەرچووە کە بووە بە سەرکردایەکی. نەتیجەکەشمان بینی ئەو جۆرە پیلانە بۆ دەرچواندنی ئەم جۆرە سەرکردایەتیە، نەتیجەکەیمان بینی لە 8 تەمووزا چۆن تێکچوو، تەواو تێکچوو. من یەکەمین کەس بووم لەسەر 8 تەمووز نووسیم ئەمە بە ڕێڕەوی ناحیزبیا کراوە، ئەمە ئەم بڕیار دراوە. بەڵام ئەوە 8 تەمووز نەتیجەی قەیرانی دەروون حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. شتی شخصی نییە ئەمە، قەیرانی دەروون حیزبی یەکێتی نیشتیمان تا ئێستاش پاشماوەکەی ماوە و باقی کێشەکانیشی ماوە. ئەمە ئەم قەیرانی دەروون حیزبیە تێی نەگەین خەتەرە. سەیر ئەوەیە هەیە ئەنداوی مەکتەبی سیاسیە فەرموویەتی بەڵێ فەرموویەتی سەرکردە کۆنەکانمان لە کۆڵ بۆتەوە باجارێکی ڕێگایان نەدەین بێنەوە. لە ڕاستیە ئێوە لە کۆڵ ئێمە بوونەتەوە، چونکە خۆتان دەرخست، تواناتان و قابلیەتان چییە؟
من ئێستا چاوەڕاکەم ئێوە ئەگەر سەرکەوتوو بن شانەزیتان پێوە بکەم بەڵام پارە لای ئێوەیە ڕاگەاندن لای ئێوەیە هێز لای ئێوەیە ئاسایش لای ئێوەیە دەڤەری سەوز لای ئێوەیە لە کۆنتڕۆلی ئێوەیە تا ئێستا باشە ئێمە لە ڕۆژگاری سەختا یەکێتیمان گەیان دەڕاپەڕین ئێوە لە ڕۆژگاری تەختا یەکێتیتان گەیاندۆتە ئەم دۆخی کە ئێستا بەداخێکی زۆرەوە دەتوانم بڵێم هەزاران کادر و ئەندامی یەکێتی نیگەرانن زۆریش نیگەرانن ئەم نیگەرانی ئێمە لی بەرپرسیانی دەرگا لە تێکۆشە ماندۆکان دا ئەخەیت بەڵام هاوپەیمانی لەگەڵ گەندەڵەکان ئەکەن لەداخەوە بۆ ئەم مۆراڵە بۆ ئەم ئەخلاقە کە لە ناو زەلکاوی گەندەڵی ڕواوە ئەم ئەخلاقە مامجلال دوای جیابوونەوەکان زیاتر نەرمە بوو لەگەڵ ئەوانەی جیابوونەوە بۆیە دەرگاکانی ئەکردەوە بۆ ڕێکەوتن ئێستا بە چاکێکەوە ئەو قسەیەکەن بە چوشدانێکەوە ئەو قسەیەکەن ئەچانەوێ وای پیشان بدەن کە ئێوە سەرکردە کۆن و تێکۆشەرە کۆن و پێفەرماندە کۆنەکانتان تۆقاندووە ناوێرن قسە بکەن دڵنیا بن وادیە دڵنیا بن پێچەوانەکەویتی دڵنیا بن یەکێتی پێویستی بەوەیە لە بنج و بنەوانەوە ئەبێ بیری لێ بکەینەوە کۆتایی بەم مەحنەتە بینی کە بەسەرتانە هێناوە ئامادەن دانیشین بنج و بنەوانی کێشەکانی یەکێتی چارەسەر بکەین لە کۆنفرانسی کۆنگرێکی نائاساییە ئامادەن ئەمە بکەن فەرمون ئامادەنین بیکەن ئۆباڵ لە ئەستۆی ئێوە هەرچی ڕۆدا ئێوە لە ئەستۆی ئێوەیە و پێشم وایە دۆخەکە بەرەو خراپتر ئەڕوا سپاس بۆ هەموو لایەک مەلا بەختیار ئەختاریدا یا کۆنفرانس ئەستراری ئەگرن یا ئۆباڵ بە ئەستۆی ئێوەیە ئۆکێ ئەم هەڕەشەکە مەلا بەختیار کردی لە بەرکۆی کامە قسە و کامە گوتاراوتی مەلا بەختیار هات لە 2 حەڵقە فیلمە 2 ساعەتە کۆمەڵی قسەی کرد مەلا بەختیار وتی دوای ئاشبەتاڵ کە نائومیدی داشکابوو بەسەر خەڵکا ئێمە گروپێکی مارکسیستی لێنینیستی ماۆئیستیمان دروست کرد لە ناوخۆ شروعمان کرد بە تدارکات و ناومان نا کۆمەڵە جەلالە تاڵەبانی و دەستەی دروستکەر لە دەرەوەی وڵات بوون هیچ نەبوون یەک ئەندامیان نەبوو ئێمە ڕێخستنمان کرد شەڕمان کرد ئێمە کوژیاکماندا ئێمە یعنی کۆمەڵە ئەوەی یەکێتی بوو کۆمەڵە بوو یەکێتی خۆی هیچ نەبوو وتی جەلالە تاڵەبانی گەرەکی بۆ ڕزگاری ئەحیاکات و کلەچلەکانە دروست کریا بوو مەبدەئیەن سەرکردایەتیە کۆمەڵەوەری پێکرد وەوتی شتێک کە مردووە تازە زیندوو ناکرێتەوە ئێمە کۆمەڵە نامرێنین بۆ ڕزگاری مەلا بەختیار وتی بە ئێمەی وت ئەوەی شۆڕشی ناو بوو ئێمە بووین ئەوەی نمودی هەست ئێمە بووین نەوشیروان مستەفا 77 لە بیرۆرەکانە خۆیان نووسێ زۆریان لێ کردم زۆرم لێ ئەکەن ببم بە کۆمەڵە مەفرەزە بوو ئێمە بووین تەنزیمات بوو ئێمە بووین ڕێکخراوە بوو ئێمە بووین زیندانی دریا ئێمە بووین ڕەمی کریا ئێمە بووین ڕەبایە گیریا ئێمە بووین یعنی کۆمەڵە پاشان ئێژێت ناگەهان لە پڕێکا یەکێتی نیشتمانی دروست ئەکرێت هیچ ڕێکەوتنێک لە نێوانە ئەمە نییە ئەگەر قەرارە یەکێتی نیشتمانی نیمچەبەرەی بێت قەرار بوو کۆمەڵە حیزبی پێشڕەو بێت حیزبی پێشڕەوی ئەم نیمچەبەرە بێت ئەمە یەکێتی نەحیزبە نیمچەبەرە کەچی کۆمەڵەیان تیاتواندوو باس لە ماجەرای هەکاری ئەکاو بەسەریا تێئەپەڕێت ماجەرایە بزوتنەوەی سۆسیالیستی و پاشماوەکانە حەقەکان کە لە ناویا بوون
تێپەڕێ بەسەر کوژرانە عەلی ئەسکەری و ماجەرای ئەوانە. بەڵام ئێژێ بزوتنەوە هەر ئەو وەختەی کە لە قەیرانە بوو وە کێشەی هەبوو لەگەڵ یەکێتیە ئەلا ڕقمە ئەمەی کە بەرەو کارەساتە حکاری چوون کارەساتە حکاری وای پێمان کرد ئێمە دەم نەکەین و لەبەرەوەی یەکێتی لەبەین نەچێت. بەڵام بزوتنەوەی سۆسیالیستی هاتە دەرۆ و ئیعلام سۆسیالیزمی کرد، حزب سۆسیالیستی دروست کرد. یەکێتی تا ئیستیشن نە حیزبە نە بەرەس نەنیمچە بەرەس. ئێمە بۆ کۆمەڵەمان لەبەین برد، ئەو شۆڕشە ئێمە بووین. ناو ئەوە یەک دوو سێ چوار تێتە سەر دانەوە دانیان حدودە 40-50 نەفەر ناوەوە کە جێگەهای جۆراوجۆری هەرێمە کوردستانە لە زندانیە سیاسی و مقاومەتە ژێرە شکنجە تا جەبهەکانە شەڕە پارتیزانی. ئەدەبیاتە مەلا بەختیار فەرقەکە. ئەدەبیاتە مەلا بەختیار ئەدەبیاتە مەبدەئیە، فرەتە ئەکی دەکات و لەسەر قارەمان بوونیان مارکسیست بوونیان لەسەر تێکەڵاو بوون لەگەڵ جووتیار و زەحمەتکێش و خەڵکە فەقیر و هەژارە بێ هەمە چیزە. بەم مێژووە کەتێ خەریکە ئێژێ بەوانەی کە خۆی ئێژێ بیتاقیان بۆ دەرچوو سەرکردایەتیان کەوتە دەست خەریکە پێیان ئێژێت ئەوەی کە تۆ پێژی یەکێتی و فرەفشەی پێواکەی ئەوە ئێمەین. بەڵام ئێمە وەخت خۆی لەگەڵ ئێوە سەمومەنمان نەکرد، کۆمەڵەمان نابوت کرد. من لەگرا یەک شتێژم بەر لەوەی بڕۆمناوە تەحلیل ئەمە. من احترامم هەست بۆ تەکتەکە ئەوانەی لەسەر مەبدەئا کوژیان، تەکتەکە ئەوانەی وا لە ئەشکنجە بە قۆڵە مەلا بەختیار قارەمان هەنەویسیان. من احترامم هەست بۆ کۆمەڵەی ڕەنجدەرانێک کە بە ساپۆرت و فیتە هیچ دەستگای ئەمنیەتی دروست نەکردیا وە کۆمەڵێک ئینسانە شۆڕشگێر یا ئینقلابی دروستیان کرد. ئێسترەبانە تۆری کۆزانیان نەیانزانی بۆشاییان بوو کوردایەتیان بێناوڕۆک بوو، بەڵام ئەمانە بەم قسەکە کریا خۆیان دروست کردەکە. ئەمە یەکێتی دەستکردە. تەمامە کارێکە مام جەلال ئەیکا چییە؟ مەلا بەختیار خۆ ئەمەد پێ نایژی، بەڵام تۆ ئەگەر ئەقڵە بوێ ئەزانی مەلا کێ عەلی ئەسکەری ئەداوە کوشت بە دەسە قیادە مۆقەت و کێ؟ مەلا بەختیار. ببەخشن مام جەلال بوو لەبەرەوەی مام جەلال قەیرانە سەرکردایەتی هەست. مام جەلال یەکێتیەکەی هیچ معنایەکی نییە، ورتەورتی تێکەوتکە بشێوێت. ماجرای هەکاری دروست ئەکا سەر عەلی ئەسکەریە کاتە ژێرە ئاو. جریانە حەقە ئەتوێنێتۆ کە ئیمتدادە سۆسیالیستیەک لێ چوون حەقەکان خۆیشیان شەبهە سۆسیالیزمێکن وە سەر گوریسەکە ئەداتە دەسە حەمەی حاجی مەحموو. تا ئەگرا گرتمان مەلا بەختیاری ئێستا بەحسە بڕێ قەیرانەکە. یەک مەلا بەختیاری شەزانی ئیقلیمی کوردستانی عێراق تووشی قەیرانە گەورە بووگە و ئەزانێ فەشەلی هاورد و مەرگە سیاسی کرد. ئەزانێ کە کوردایەتیەکەیان ناوەڕۆکی نییە. ئەمانە هەرو کەسانە بوون وا گەرەکیان بوو سوژەی نێئۆلیبراڵی دروستکەن. ئێستا خەڵکی ئیقلیمی کوردستان بە هیچ بارێکە هیچێک نییە، نە مەبدەئی هەست، نە باوەڕی هەست، نە ئامانجی هەست، نە ئارمانی هەست. بۆ لەبەرەوەی کوردایەتیە بێناوڕۆکە دەستکردیان پێدا. بەڵام مەلا بەختیار گەرەکێ بڕواتەوە سەر حەیکردنە مەبدە. مەلا بەختیار خۆی بە سۆسیال دموکرات ئەزانێت، نەیشیوت ئەم سۆسیال دموکراتیە چییە، چۆن کابرایەکی مارکسیست لێنینیست ماۆئیست کە ئێژێ ئێمە پلانە شەڕە پارتیزانیە درێژخاوێنماندا بوو و باوەڕمان بە ڕاپەڕینە تودە نەبوو.
ئێستا هەڵەگەڕێت و ئێژەی لە کوردستانە جێگەی دوای لە بینچوون و کۆمەڵە جێگەی حیزبێکی مەبدەئی چەپخاڵیە تایسش پڕ نەکریا گەسڵ بۆشاییە کە نوێنەرایەتی فەقیر و هەژار و جووتیار بکە. یەکێتیە نیشتمانیە بێمەبدە بێتەعریف حیچێک نییە بۆ ئێمە لا بەختیار ناتوانێ یەخەیان پێ بگرێ، ناتوانێ بیان گۆڕێ و ناتوانێ بگۆڕێ گشتی بوو گەس و پوڵ و بووجە خۆتان واتانە پێکردە چون هەر لە بنەڕەت و بۆش بوون. ئەگەر لە مەقتەعە هەفتاکانە تا هەشتاکانە لە نێوانە ئەوە ئیدعا ئەکرێ 5-6 ساڵ کۆمەڵی ڕەنجدەران مەوجودە، کۆمەڵی ڕەنجدەران کۆمەڵی مارکسیست لێنینیستیە، مەبدەئی مارکسیست لێنینیستی هەست نە کوردی، بەڵام مەبدەئی هەست. مەلا بەختیار تێتەوە سەرەوەی کە یەک لە قسەکانە مەلا بەختیار ئەمە بفهمن ئەقلیمە کوردستان تووشی قەیرانە، یەکێتی تووشی قەیرانە. قەیرانە سیاسی بە تەنهانیە، قەیرانە باوەڕ و ئیدئۆلۆژیە. تۆ لە شەڕە دەسەڵاتە هیچ تاریفێکت لە خۆت نییە بێژی تۆ بۆ باشترین ئەو بۆ خراوە، چون ئیدت نییە. کوردایەتیشتان نییە، ناوەڕۆکی نییە. لەزا مەلا بەختیار تەئکید دەکاتۆ لەسەر مەبدە بۆ ئەوەڵین بار مەبدەئی گەرەکە لە هۆنینەوەی تەمام ئەوانەی کە کوژیاگن پێیان ئێژیت مەبدەئی بوون، زۆر مەبدەئی بوو. کابرا کە کوژیا نامەی نووسابوو، وەسێت نامەی نووسابوو، بژی مارکس، بژی ئینگلس، بژی مامجەلال. مەلا بەختیار گەرەکێ با لە ئاو تەڕ نەبێت، بەڵام خەریکە بە ئەم سەرکردایەتی یەکێتیە وا جی لە دەستکردە دەسە خۆیانن، جی لە پۆڵ و گەندەڵین. مەلا بەختیارەژی لە کەشە گەندەڵی یا کەشە گەندەڵی هینی نەبوونی سەمومەنە، ئەوە ئیدەست کە سەمومەن دروزەکات. ئێوە خۆتان خەڵکتان بێ سەمومەن کرد، کوردایەتیتان کە نەبوو، مەبدەئێکی مارکسیستیتان بوو، لە بەرامبەرە قەیرانەکەیان نەوێسیان نە مارکسیزم تێگەی بوون، نە نەقدە مارکسیزمتان کرد، یا کەس نەیزانی ئێوە چۆن بوون بە سۆسیال دموکرات، کەس نەیزانی. سۆسیال دموکراسی چییە؟ کەس نازانێت. وەلێ ئێوە بوون بەجێبەجێکەرە پرۆژەکانە نەئۆلیبراڵی و پرینسیپەکانە نەئۆلیبراڵی. ئینسانە مەسرەفگەرە، کەنسومرە، بێ بنیادە هاڕیاگە فاسدتان دروست کرد، تەنیا تاق و تەنیا. ئێوە نەک نەبوون بە مۆڵگەی قارەمانێتی، بوون بە مۆڵگەی مەجیدی مۆڵ. ئێوە نەک شۆڕشتان سادر نەکرد بە دنیا، ئێوە نەک نەبوون بە کرۆکە شۆڕش، ئێوە بوون بە جێگەی تاقیکردنەوەی دەستگاگە لە ئستخباراتی لە نابودکردنە مەردمە کورد، ڕۆحە سەروەری و گەورەی و دەسەڵاتی کورد. وە کوردتان بچووک و بچووک و بچووک و بچووکتر کردو، کردتانە قاپە فاسۆلیا. ئێوە کوردتان کردە گەس، کەباب ماسی. ئێوە کوردتان کردە سێکس، لەزەت، سێکس شمال، سیغە پاتایا. ئێوە کوردتان کردە خۆفرۆشتنەوەیە ئەلەکی لە بۆشاویە بێشەخسیەتیە، کەوران نە ئەقلی بوو، نە کەرامەتی بوو، نە گەورەی بوو. مەشایە دانێژنی بەنگلادیشی بخستایەتە شوێنە خۆی تا لە پوڵ ڕەنتێ کە دزیگەسی لەزەت بووە لە خۆنواندنە خۆ لە ناوە خیابانە. ئێستا بە قەیرانە گەورە خواردکتانە، یەکێتی ناچێتە بەرەو. قەبارەی ئەقلیمتان نابوود بووگە، مەبدەئتان نییە و کوردایەتیشتان هەر نەبوو. من قبوڵەکەم کە بەم تعریفەی کە تۆ کردت
کۆمەڵە دەستکرد هیچ دەستگای ئەمنیەتیەک نەبوو. سەر کوڕنش و نەوازش بۆ کوژیاگەکان و قارەمانەکان و کۆمەڵە، بەڵام یەکێتی نیشتمانی دەستکردە ئەستخباراتە دەوڵەتانە منتەقە بوو و ئێوە لەگەڵی کەوتن توانەوە حەل بوون لە یەکێتیە. یەکێتیش نەحیز بوو، نەپەیڕەوە ناوخۆی بوو، نەبەرە بوو. یارانە خێزە کوردەوار و سربەخۆ، ئەم قەگیرانە بێ ئیدەیی و بێسەنگومەنیە سەر لێ شیبابی دروست کرد بۆ کەشکەسێ. کاک مەلا بەختیار ئەخۆی مردمە فاسد و دەردە هیچ کەسێ ناخوا. ئەها ئیستە تۆ شوێنە قارەمانەکانە زندان ئەگەڕی وا سەریان ماسیا بوو، زەردەواڵەیان پێوە ئەنیا خۆی نەئەداوە دەسۆ. وەلی ئێوە کەسانێکتان ئیمڕۆ دروست کردگە ژنێکی پێپشان بێ و گۆشە درزە مەمکێ ئەژدادی ئەفرۆشێ بۆهی. ئێوە بخەڵتانەوا پێکرد لەوەی گەیانتان ئەگرا. ئەو خەڵکە مەجیدە قارەمانە. ئیستە تۆ لە بەربەرەکانیەت دەسەڵاتە هێزت گەرەکە، حەجکەتەکان ناخوا نە بە گۆڕی شەهیدانی. کوڕەکەی عەلی ئەسکەری ئەمڕۆوا لە پاڵت دەسە پاوەڵا پاڵی داگەسۆ لە فەسادا غەرقە تابینە قاقا، غەرقە لە فەسادا. وەکو ئاری هەرسینی ئەوە باوکیان کوشتگە هەڵە خاتەوە دیارە مەسعود بارزانی. ئێوە هیچ کامتان محاکمە نەکرد. ماجەرایە حەکاری کێ خوڵقاندی بۆ زاتتان نییە بڕۆنە سەری. قیادەی مۆقەت بوو وای کرد. ئەم مێژوویە ئێوە وەختی ئەکەوێتە تەنازوع بەقا لە جێگەیە کایشیم گەندەڵیە سەر دەربێری، وەگەرنە ئەتان کوژن دانە دانە فرە کەستان حەزف کرد. ئاشێ ئەحمەدە شەدەڵەتان پاڵ پێوەنیان 91 بە تەرح ترۆری ترساندتان لەبەر ژن و مناڵی هەڵات تا حەمە خیارە سۆسیالیست بخوا. حەمە خیارەوە دوو تیر ناگەێنێتە ئامانجێ، حەمەی قەرارگاه ڕەمەزان، حەمە قاچاقچی دەوڵەتە عێراق. بووگە سۆساحێ و بزوتنەوەی سۆسیالیستی. ئێوە سۆسیالیزمتان فاسد کرد، مەسخەرە کرد. ئێوە ژیانە کۆمەڵایەتیتان مەسخەرە کرد، وەختی کوردایەتیتان مەسخەرە کرد. ئێوە بە خۆتان پێکەنین وەختی کوردتان کردە هەوێنە شەهوەتەکانە خۆتان. ئێوە بە خۆتان پێکەنین. ئەها ئیمڕۆ بە هیچ کەسێ بە هیچ شتێکان ناخوا مەجبوری ئێسک و پرووسکی قارەمانەکان بێری وێژی ئەمانە قارەمان بوون. تۆ لەکوێ بووی بەبەم؟ بەچی بەگراگەیت؟ ئێوە دەمێک بوو قارەمانێتیتان داخستە بوو لە کورد، لەبەرەوەی کەس لێتان نەکۆڵێتەوە. هاتووتان هەموو هەڵەیەک هەیە لە هەموو شۆڕشێ. ناغەگیان هەر هەڵەیە هەڵە نییە. هەڵەبجە هەڵە نییە، جنایەتە بەرعەلەیە مردمێکە. سازمان دەستکردە وەزارەتگە لە ئستخباراتی خیانەتە مطلقە بە مردمێک. ئەمە هەڵە نییە، ئەمە خیانەتە، سزایشی مەرگە. هەلەگراسە هەنا ئارنت لە ابتزاڵە شەڕ قسەکە. ئەوە نە شەڕەکە گەورەس، ئەوە نە قێزەوە نییە کە گەورەس و باتڵەکە گەورەس و بەرچاوە کەس نەیە نازێنین چی بکەین. ئەرێ فەسادی یەک، فەساد دوو، فەساد ملیۆن، فەساد هەزار، جەنایەت یەک، جەنایەت دوو، نۆکەری یەک، نۆکەری دوو، خیانەت یەک، خیانەت ملیۆن. چاری ناکرێن گشتە خیانەتە. ئێوە خیانەتتان کرد بە نۆرم، بێمەبدەئیتان کرد بە نۆرم، خۆفرۆشیتان کرد بە نۆرم، بێشکۆبوونتان کرد بە نۆرم. ڕۆڵە گیان پارە یەک نمودە دەسەڵاتە، یەک نمودە دەسەڵاتە. ئێمە ئاغای ئەم جەهانە بووین، بۆ وا بچووک بووین و
ب10 ملیۆن دۆلار و ب100 ملیۆن دۆلار فکرەکەین عەدەدێکین. بابای ئامریکایی بێبونیاد بەسەر گۆی زەمین و هیچ تێر ناخوا حکوومەتکە بیر بە فەرمانڕەوایی لە کاکەشانەوەکە. عەزیز، ئێوە ڕەوەندە و پێشچوون و دەرکەوتنە ئینسانەکانتان قەتیس کردتان بە پووڵ. سەدان ملیاردەر گەڵدەڵپنتان داکەوتگە لە ئەقلیمە کوردستانە. وە چه دەردێکە خوا و دەردە خۆیشی ناخوات. چون شکۆی نییە، مردتان خۆش نییە خەڵک تەماشاتانەکە، پازداری خوێڕی ئێرانیان وارە پێتان و پیاکتان نازانی. با ملیاردها دۆلارە بوێ مەسعودە بارزانی لە چاوە دانەیە پازدار فرە سەخیفی هەر پیاک نەوگی. لە کاتێکە تریاکی وەکو قاسم سولەیمانی ورد و درستان بە ملیاردها دۆلار سروەت نۆکەری بوون لێ ئەترسیان و پێشین شکۆ مردمتان بێ شکۆ کرد. خۆتان فشەکەنەوە کوڕەکێن چونوە شوێنە شکۆ ئەگەڕێن، وەلێ لەم مێژووی ئێوە شکۆ نەبوو، ئێوە دەستکرد بوون. یەک مەقتع ظاهرن مەلا بەختیار دروست ئێژێتی، هەر کە ئێژێ مەلا بەختیار درۆکە بۆم بنووسێت. یەک مەقتع ظاهرن لە ناهومێدی مردما کۆمەڵی شۆڕشگێر لەسەر مەبدە مارکسیستی لێنینیستی ماۆئیستی خۆڕێک ئەخەن بێ ئەوەی کە هیچ کەسێ ساپۆرتیان کە. تمام ئەو 5 ساڵە کە ئەو کۆمەڵە هەر شۆڕش ئەکا، ئەگیرێ، ئەکوژرێ، ئەوانە ئینقلابین قابل احترامن. دەبێت کوڕنۆش ببەی بۆ گڵکۆکەیان. دەستکرد لە کەس نەبوون، ساواک دروستی نەکردن بە 1 ملیۆن تمەن و 1 ملیۆن 100,000 بڕنەوە 1 ملیۆن فیشەک. خۆیان دروست کرد. ئەگەر ئەوە وابێت ئەبێ کوڕنۆش ببەی بۆ گڵکۆی تەکتەکی ئەو کوژیاکانە. دەنا ئەوەی بەناوە کوردبازی وەتتان درۆ بوو، تازە کۆمەڵەیش کوردایەتی نەکردگە، کۆمەڵە قیامە جەهانی سوسیالیستی کردگە. ئەویش یەکەی احترامە بە گوێرەی خۆی، بەڵام کوردایەتی نییە. کابرا هەرەوە تێگەی بووی. کاک مەلا بەختیار، چ سەختە لە مەملەکەتی کاویت میتمانە نەبێت. چه سەختە مردمێک کە دروست کردوویە فاسد وەکو قەومە لووت، هەموو شتێکی بوو بێ بە پارە. ئەمەی وا فاسد بووگە کوڕە و قارەمانانە نەها. ئەو قارەمانانە وا لە ژێرە ئەشکەنجە ئێعترافیان نەکرد. چیتان بە مردمە کرد وای بێت؟ چیتان کرد؟ ئیستە مەلا بەختیار، تۆ ڕۆڵەی ئینقلابی دگەرەکە تا بتوانی لەم قەبارەی هەرێمە دفاعکەی و گیانە دەسە ناکەفێ واژە لە ژاندەکتانە، دەسە ناکەفێ. هیچ کەسیش لەبەر پارە بەربەرەکانی ناکات تا تەئکید نەبێ لە 100% لەم بازیە ئەیباتەوە و ئاسیبی پێ ناگات، خەساری لێ ناکەوێ. و ئێمە ساڵهاست خەریکین شۆڕش بگەڕێنینەوە، کوردەهۆنینەوە. ئێمە دەمێک هەزانینەوە بێ ناوەڕۆکن. ئێمە ناوەڕۆکماندا بە کورد، تعریف دیگەریە کوردمان کردەوە. هەر تەحوڵێ لەم سەرزەمینە بڕوا بە پێشەوە، لە ژێرە دەسە ئێمە ئەڕواتە پێشەوە، لە ژێرە دەس و مەچەکە قارەمانە ئینسان قارەمان و کوردی ئەڕواتە پێشەوە. ئیسەیتر ورد و درستان خەریک نەگەنە قسەکانە ئێمە. دیتە وەختێک ئەخۆنە تەنگانە ئەزانن ئەو کارەی کردان غەڵەت بوو. داهاتوویە گۆڕانە جەهانیە، جەهان بەرەو نەزمە ئیمپراتۆریایی ئەڕوا. ناوچەی ئێمە دەخیلە و نظام سوڵتە گیری کردە بۆی ناچێتە بەرەوە.
ورد و درس ئەگەڕێنەوە سەرە کوردبوون، ئەگەڕێنەوە سەر ئینسانە سەروەربوون. ورد و درس با بڕۆینە بەرەو یەک لە دوای یەک قەیرانەکانتان دەرەکەوێ. هەشتی 2022 ئێمە ئیعلامە ئەرتەشە کوردانمان کرد. هەنووزیش لەسەر جێسی، هەنووزیش خەریکین بەردەوامین و کاری لەسەر ئەکەین، چون ئەزانین ئێوە تەواو بووگن. مەلا وەختیار من خۆشحاڵم بەر لەوەی کە خوا نەخواسە وەڵایەکەوە سەر بێت بەلەخەرە ئاوەڕت داوە وتت مەبدەع چتە خاسێکە نیسمان، وتت ئینسانە باوەفا و ئینسانە شۆڕژگێر ئینسانە خاسێکە نیسمان، وتت ئێشێ لە بەرامبەرە ئەم کەسافەتە کە خەریکە ورد و درسمان لەبین ئەوە بوێسین. ئەمە ئەگەر شەڕە دەسەڵاتە بۆ ئێوەیە کۆن و کۆنە سیاسی ئەبێت بە شەڕمان و نەمان و کورد. با بخۆنە ئەم تەناقوزاتە، با تووشە ئەمانە بوون تازە ئەفەهمن مەشایە چیتان بکردایە و چه جنایەتە گەورەیەکتان کردگە. لای ئێوە خۆش.